با توجه به اینکه روز جمعه یکی از مهمترین ئەمڕۆ دکتۆر ڕەبیعی وتەبێژی حکوومەت لەگەڵ وتەبێژی وەزارەتی تەندروستی لە پرێس کۆنفرانسێکی تایبەت بە بڵاوبوونی ڤایرۆسی کۆڕۆنا وەڵامی پرسیاری پەیامنێرانی داوە. دکتۆر ڕەبیعی وتی کە ئێمە ڕاستگۆیانە بە ئەرکی خۆمان هەستاین و لە یەکەم ساتی بڵاوبوونی ئەم ڤایرۆسە بە خەڵکمان ڕاگەیاند و هیچمان لە خەڵک نەشاردوتەوە. ئەو هەروەها وتی حکوومەت لە یەکەم ڕۆژەوە واتە ڕۆژی چوارشەممەی پێشوو کە یەکەم حاڵەتی کۆڕۆنا لە شاری قۆم بینرا لێژنەیەکی تایبەت بە سەرۆکایەتی سەرۆکۆمار دکتۆر ڕۆحانی پێکهێناوە و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی هەموو ئەو کەسانەی لێیان بەشک بووین پشکنینمان لەسەر کردوون و بەردەوام زۆر چڕوپر هەموو هێزمان وەگەڕ خستۆ بۆ کۆنتترۆلی زیاتری حاڵەتەکە و خەڵک دڵنیا دەکەینەوە کە جێی مەترسینی و هەروەها وتەبێژی وەزارەتی تەندروستی لە وەڵامی ئەم پرسیارە کە ئایا ئێران کەرەسەی تایبەت بە پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنای هەیە وتی ئێمە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی یا WHO کیتی تایبەت بە ناسینی ڤایرۆسی کۆڕۆنامان پێگەیشتۆ و ئێمەش ئەم کیتانەمان لەو شارانەی زۆرترین مەترسیان لەسرە بڵاومان کردوتەوە بە پێی پێویست لەسەر خەڵک تێز دەکرێت. ئەو هەروەها باسی لە ئاماری توشبووان و ئەو کەسانی گیانیان لەدەستداوە کرد و وتی تا ئێستا 64 کەس توشبووی ئەم ڤایرۆسەن و 12 کەسیش بەداخەوە گیانیان لەدەستداوە کە زۆربەیان بە ساڵەچوو و نەخۆش بوون و باری تەندروستیان نالەبار بووە. تا حالا حدود 4 نفر از کسانی که به دلیل این ویروس فوت کردن. دکتۆر ڕەبیعی وتەبێژی حکوومەت لە وەڵامی پرسیاری پەیامنێری کاناڵی گەلی کوردستان کە داخستنی سنووری هێندێ وڵات بەسەر ئێران بەتایبەت وڵاتی عێراق چ کاریگەرێکی لەسەر هەناردە و هاوردەی کالا دەبێت و ئایا هاتنی نەخۆش لە هەرێمی کوردستان بۆ ئێران بەهۆی ڕوودانی ئەم حاڵەتە وەستاوە یا ئاسانکارێک بۆ هاتنی نەخۆش بۆ ناو ئێران کراوە. وتی شمس‌الدینی هستم از تلویزیون گلی کردستان اقلیم کردستان عراق. ئێمە حەق دەدەین بەم وڵاتانە کە ئەو وڵاتانە مەترسیان هەبێت و سنوورەکانیان دابخەن و بێشک ئەم داخستنە کاریگەری لەسەر هاتوچۆ و بازرگانانی ئێمە هەبووە. بەڵام ئێمە چەند لێژنەیەکمان پێکهێناوە کە لەگەڵ وڵاتانی هاوسێ بەتایبەت عێراق گفتوگۆ بکەن بۆ ئەوەی حاڵەتی سنوورەکان بە شێوەی ئاسایی خۆی لێبێتەوە و بتوانین وەک پێشوو بازرگانی و هاتوچۆمان هەبێت. هەروەها وتەبێژی وەزارەتی تەندروستی وتی ئێمە لەگەڵ قەرەنتینە و خەدەقەکردنی هاتوچۆی تاران نین و پێمان وایە ئەم کارە کاریگەرێکی لەسەر کۆنتترۆلی بارودۆخەکە نابێت. ئەمڕۆ لێرە لە بینایی کەوسەری نهادی سەرۆکۆماری وتەبێژی دەوڵەت دکتۆر ڕەبیعی وتەبێژی وەزاری تەندروستی هەردووکیان لە پرێس کۆنفرانسێکدا باسییان لە بابەتی کۆڕۆنا کرد بابەتێک کە نەخۆشیە کە چەند ڕۆژە لە ئێران بڵاو بۆتەوە. دکتۆر ڕەبیعی وتی کە سەرەتاترین ئەرکی ئێمە ئەوەیە کە نەهێڵین خەڵک لە باری دەرونیەوە تووشی دڵەڕاوچێ و ترس بێت. ئێمە دەبێت ئەوە بە خەڵک بگڵین کە خەڵک دڵنیاکەینەوە کە نەخۆشیەکە دروستە بڵاو بۆتەوە لە ئێران بەڵام لە هەموو دنیا بڵاو بۆتەوە و ئێمە زۆر ڕاستگۆیانە هەستاوین بە ئەرکی خۆمان و ئەو بابەتەمان ڕاگەیاند و نەمان شاردوتەوە. هەروە وتی کە تا ئێستا 64 کەس لە ئێران تووشی ئەم نەخۆشیە بوون لە ماوەی ئەو 6 ڕۆژەدا و وتی کە 12 کەس گیانیان لەدەستداوە و هەروە وتی کە دەبێت هەواڵە ڕاستەکان لە دەوڵەت و لە وەزارەتی تەندروستی وەرگرنە لە لایەنێکی تر. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.